ئاماری لەدایکبوون و مردن لە پارێزگای هەڵەبجە لە سنووری بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەڵەبجە لەدایکبووان کۆی گشتی 1594 منداڵ لەدایک بووە ژمارەی نێر 768 منداڵ بووە ژمارەی مێش 826 دانە بوو مردن لە پارێزگای هەڵەبجە کۆی گشتیان 123 حاڵەتمانە بووە کە ژمارەی نێر 7 مردوو بووە ژمارەی مێش 53 نەفەر بووە ئاماری مردوانی پزیشکی دادوەری کە چوونەتە نەخۆش بەشی تۆبعەدلیان پزیشکی دادوەری پارێزگای هەڵەبجە 25 نەخۆش بوون ژمارەی نێر 90 و ژمارەی مێ 6 بەشی چاودێری تەندروستی 5 ملیۆن و 68 هەزار دینار غەرامە کراوە لە هەمان کاتدا داهاتمان 7 ملیۆن و 258 هەزار دینار بووە ژمارەی سەردانکردنی لیژنەکان 1916 جار سەردانی لیژنەکانی بە هاوکاری قایم قامەت سەردانی لیژنەکانی کراوە بۆ شوێنە گشتیەکان و بۆ ناو بازار بۆ دۆداچوونی خۆراکی دەست بەسەراکراو لە کۆی ئەو لیژانەی کە سەردانی ئەو شوێنانەیان کردووە بڕی 20 تەن لە ماوەی ساڵی 2010 دا دەستی بەسەرا گیراوە سوتێنراوە تەنها لە ناو پارێزگای هەڵەبجە ڕێژەی ڕۆشتنی ئەحالە لە 4 ساڵی پادا لە سا 35 فەرقی کردووە لەبەرەوەی ئێستا ئێمە کۆمەڵە ئامێرێکمان نەبووە لە پارێزگای هەڵەبجە دابینمان کردووە یەکێک لەو نمونانەی کە ئاماژە پێدا نەبوونی سیتیسکان بوو کە ئێمە لە مانگی پێشوە 22 تیشکمان بۆ هاوڵاتیان کردووە کە ئەمە بۆ خۆی 22 ئیحالەی لە سنووری پارێزگای هەڵەبجە بۆ سلێمانی کەم کردووەتەوە یەکێک لەو نمونانە